پێشەشی سوپاسی ڕێکخراوی هاوا دەکەین بۆ ئامادەکردنی ئێوارەخوانێک بۆ 500 نەفەر بۆ یەکێ لە مزگەوتەکان و بۆ ژینگە پارێزان دەستخۆشیان لێکەین بەڕاستیەوە ئەرکێکی پیرۆزە کە پێوی هەڵساون لە بەیانەوە تەبعاً ئێمە خەریکین شتەکان دەستخۆشی لە ماوەسا داود و ماوەسا ئازاد دەکەم کە خەریکن ئامادەکاریان کردو بۆ ئەم ئێوارەخوانە طبعا لە سعادێکەوە خواردەکانمان ناوەتەبان ئینشاءالله بۆ سعات دەوری شەشوانە بە کاملی حازرە بێت و پێشکەش بە ڕۆژوانیەکەین ئینشاءالله. هەموو ساڵێکی ترەوە لە شۆغانی قەدرە ئێوارانی قەدرە چ بۆ ئەم ڕێکخراوە بێت چ بۆ مزگەوتەکانی ناحەی تەکێ بێ جارجارەوە ئامادەکاری بۆ 1000 نەفەر بۆ 500 نەفەر پێی مرتاحم سوپاس بۆخواان جا نەخوازەوەی کە یەک بە چەند خاتە ئەجرێک و پاداشتەکەی هەر شتێکی تۆی دینیە و یعنی لە نەفەرەکانیشدا طبعا ئەو ئینسانانە هەمویان دڵیان سەخی تەبیعەتە بێ و هەم خێرخوازیە هەم خێر و خێرات دەکەن و هەم زەکات و ماڵی خۆشیان لە ماڵیان دەرەکەن ئەوەی کە مستەحەق بێ ئەو کەسا و پیاوانن کە خزمەتیان بکرێت بەڕاستی لە شارەکەیە. بەناوی خوای گەورەی دەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەدا کە بەرەو کۆتایی دەچین. هاوکارمان بوو بەوەی کەوا ئەنجامدانی ئیفتارێک ئێوارەخوانێک بۆ ڕۆژوانان لە ناحەی تەکیە کە ئەنجومەنی تەکیە پێی هەڵساوە بە سپۆنسەری ڕێکخراوی هاواری خێرخوازی. ئەمڕۆ خواردن بۆ زیاتر لە 500 کەس ئامادە کراوە لێرە لە هۆڵی بۆنەکان. دەستخۆشیمان هەیە بۆ تێگڕای ئەو برایانی کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم چالاکیە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە هاوکارمان و بۆەوەی کەوا ئەم چالاکیە نەوعیە لەم شارۆچکەیە ئەنجام دەین. ئەمڕۆ ئەوانەی کە بەشدارن لەم چالاکیەدا بەڕاستی نوێشخوێنانی مزگەوتەکان و لەگەڵ ئەوەشدا کارمەندانی شارەوانی کە پاکەرەوانی شارەوانی کە لە شارەوانیدا نزیکەی 100 پاکەرەوە هەیە کە ئیش دەکەن و خزمەت دەکەن لەم شارەیە کە زۆربیان باری داراییان باش نییە بۆیە بە پێویستمان زانی هەمووان بەشدار بن و لەم ئێوارەخوانەیە لە خزمەتیان دابین خوای پەروەردگار لە ئێمە و لە ئێوەشی وەرگێت. ئێمە وەکو ڕێکخراوی هاوار دەستخۆشی لە ڕێکخراوی هاوارەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە بۆ ئەم خوانە ئێوارەیە ئیفتاری ڕەمەزان خوای گەورە پاداشتیان داتەوە کە بۆیان کردوینە. ئێمە وەکو ئەهلی مزگەوت و ئەمانە دەستخۆشیانەکەین و خوای گەورە پاداشتیان داتەوە پاداشتەکەشیان پاداشتێکی زۆر گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی هەچ کەسێ ڕۆژوانێ تێرکە وەک ئەوە وایە ئەنەما ڕۆژی بۆ ئەو گرتوێ لە خێری ئەویش کەمەوە نابێ ئینشاءالله. خوای گەورە پاداشتیان داتەوە ئێمە لێرەوە دەستخۆشیانەکەین خوای گەورە نمونەیان زۆرە. دەستخۆشی لە ڕێکخراوی هاواری خێرخوازیەکەین ئەنجومەنی تەکێ کۆم هاوکاری ئەنجومەنی تەکێ کۆمەڵی دادگەری کوردستان هەڵساون بە ڕێخستنەم ئێوارە ئیفتارە بۆ نوێشخێنانی بەشە لە مزگەوتی ڕەحمان و ژینگە پارێزانی ناحەی تەکێ و باخەوانەکانی شارەوانی ناحەی تەکێ دەستخۆشیان لێکردین و خوای گەورە پاداشت بەخێران باتەوە. بەڕاستی ئەو چینی ژینگە پارێزانە لە هەموو چینەکانی ترمان دووترن و شایانی خزمەتی زیاترن دەستخۆشیان لێکەین بۆ ئەم کارە جوانیان بە هیوای بەردەوامی کاری جواتر ئینشاءالله. حەزمانەکە شارەکە پێکەوە ساحەیەک وایە پێکەوە دانیشتنیان لەسەر سفرەیەک بەڵام وەکو عەرەب بەڵێ ئەگەر هەمووی نەتوانی
واز لە بەشێکشی مەهێنا. دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی هاوار دەستخۆشیمان هەیە بۆم هەموو برادەرانەی لێرە کە ئەرچیان کێشا و عەزێتیان کێشا و خوای گەورە خێریان بنووسێ بە ناوی کۆمپانیای ئانزۆ بە ناوی هەموو کرێکارانی ژینگە پارێزی تەچێ و چەمچەماڵ و هەموو شارەوانیەکان سوپاسی هەستی بەڕێزی ڕێکخراوی هاوار بەڕاستیەکەی کرێکار و چینی هەژار حەقێتی لەوە زیاتری بۆ بکرێت بەڕاستی جێگای شانازین بەڕاستی جێگای دەستان دیارە ڕۆز و خۆشەویستیم بۆ هەموو برادەرانی کۆمەڵ و بۆ هەموو خێرخوازان هەیە کە ئەم شتە پیرۆزیان ڕێخستۆ بۆ موسڵمانان و بۆ کرێکارانیش.